بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، بابەتی ئەم جارەمان لە زنجیرە باسی بڕوانەدا بە ناونیشانی دڵڕووناچی و دڵڕوونی و بینینی حاڵی بەرامبەر. دڵڕوونی صفاتێکە کە ئیمامی جورجانی لە تعریفاتدا لە لاپەڕەی 46 کتێبەکەیدا دەفەرمێ: البصيرة هي قوة القلب المنور بنور الله يرى به حقائق الأشياء وبواطنها، وهي بمثابة البصر للنفس يرى به صور الأشياء وظواهرها. أفرمي بصيرات دڵڕوونی بریتیە لەو هێزەی دڵ کە بەڕووناچی خوا ڕۆشن بووەتەوە و ڕاستی شتەکان و دیوی پەنهانی شتەکانی پێدەبینێ. و چاو چۆنە بۆ جەستە، بەسیرەتیش ئاوایە بۆ ڕوح. وەک چۆن بەهۆی چاوەوە جەستە وێنەی شتەکان و ڕواڵەتیان دەبینێ، ڕوحی ئینسانیش بەهۆی بەسیرەتەوە دیوی پەنهان و حەقیقەتەکانیان دەبینێ. ئەمە تعریفی بەسیرەت و دڵڕوونیە. واتە چۆن چاو بە جەستەوەیە، بە ظاهیری جەستەوەیە، ئێمە شتەکانی دەوروبەرمان بەهۆی چاومانەوە دەبینین، ڕواڵەتیان چۆنە، جوانن، ناشیرینن، گەورن، بچووکن. لە ناخی مرۆڤیشدا لە دڵا شتێک هەیە، زانایان پێی دەڵێن بەسیرەت، پێی دەڵێن دڵڕوونی. بەهۆی ئەو بەسیرەتەوە مرۆڤ هەز دەکات کە ناخی بەرامبەر چۆنە. هەر کە سەیری کرد لە زۆر شتی پەنهانی ئەو دی و پەردەکانەوە حاڵی دەبێ. ئەوەش بەچی دەبێ؟ بەڕووناچیەک کە خوای پەروەردگار دەیخاتە ناو دڵی بەندە ڕاستەقینەکانی خۆیەوە. بزانین لە قورئانی پیرۆزە ئاماژە بۆ ئەمە کراوە. بەڵێ، خوای پەروەردگار دەفەرمێ لە سوورەتی یوسف ئاەتی 180: قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. خوای پەروەردگار دەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم، قل بڵێ بە هەموو خەڵکی و ئومەتەکەت شوێن کەوتوانت بڵێ: هذه سبيلي، ئەم ئیسلامە، ئەمە ڕێگاکەیە، ئەمە ڕێبازی پەروەردگارە، ئەمە ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە بە ئەمانەتەوە لە خوای پەروەردگارەوە پێی گەیاندوین. ئەدعو إلى الله، ئیشی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ بڵێ ئیشی من بانگەوازکردنی خەڵکە إلى الله، بۆ لای خوا. ئەمە زۆر گرنگە. عەرزم کردوون زۆر جا وشە بە وشەی قورئان دەبێت لەسەری بوەستی. إلى الله، ئەو کەسانەی بانگی خەڵک دەکەن بۆ ئیسلام، ئەبێ زۆر ئاگادار بین. لە منەوە بۆ هەموو بەڕێستان، ئەبێ بانگی خەڵک بۆ لای خوا بێ، نەک بۆ لای خۆ. خەڵکانێک هەیە بانگی خەڵک دەکەن بۆ ئیسلام، بەڵام مەبەستی خۆیە، زۆر خەتەرە. ئەبێ بانگی خەڵک بکەی بۆ لای خوا، نەک بۆ لای خودی خۆت، نەک بۆ ناوی نەفسی خۆت، نەک بۆ ناو بەرژەوەندیەکانی خۆت، بۆ ناساندنی خۆت بە خەڵک. بەعکسەوە ئەبێ ئەوانەی بانگەواز بۆ دینی پەروەردگار دەکەن تەنها و تەنها خوانیەتمان خالیسکانیەتیانەوە بێ خوا بە خەڵک بناسێنن، نەک لە پەنایەوە خۆ بە خەڵک بناسێنن. ئەوە زۆر ئەبێ ڕوون. هەر کەسێکیش ئەو مەنهەجەی نەبێت سەرکەوتوو نابێ و کارەکانی بێبەرهەم دەبن پەنا بەخوا. بەڵام چی بێ؟ عەلا بەسیرەتین. بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ئیشی من لەسەر دڵڕوونیە. ها وشەی بەسیرەت، عەلا بەسیرەتین. ئەنا ومن اتبعني، من و شوێن کەوتوانیشم. واتە ئەوەی ئومەتی ڕاستەقینەی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم، ئەبێ کارەکانی لەسەر دڵڕوونی بێ، لەسەر بەسیرەت بێ. پاکوو بێگەردی بۆ پەروەردگار. وما أنا من المشركين، من لە هاوبەشدارنەران نیم. ئەم ئیسلامە پێویستی بە هیچ تەواوکەرێک نییە. چۆن خوا بێ شەریکە، شەرعەکەشی بێ شەریکە. بەڕێزان، ئەم ئیسلامە ئەوەندە دەوڵەمەندە، حتا ڕۆژی قیامەت پێویستی بە هیچ مەنهەج و ڕێبازی شکێنێ تەواویکە. ئەوەندە بۆ خۆی تێر و تەواوە ئەم شەریعەتی خوای پەروەردگارە. چۆن خوا هاوبەشی ناوێ، بەخوا شەرعەکەشی هاوبەشی ناوێ. بەس کەسێکی دەوێ عەلا بەسیرەتین، لەسەر دڵڕوونی تێی بگە. جامە وتاری ئەم شۆمانە ئومێدەوارم بە دڵ جوان گوێی بۆ بگرن. بەسیرەت یعنی چی؟ یعنی شارەزایی بەخۆ، شارەزایی بە واقع،
شارەزایی بە خەڵک، شارەزایی بە ئاین، کە خوا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ بڵێ من و شوێن کەوتوانم عەلا بەسیرەت، یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرچاوڕوون و دڵڕوون بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی خەڵکی نەدڵنیا بن من لە دینەکەم شارەزام. واتە شتێک دەبێ یەکەم جار خۆت لێی شارەزابی. کەسێک خۆی چاوی نەبینێ ناتوانێت دەستگیرۆی خەڵکی بکا بۆ ڕێگای ڕاست. پێغەمبەر صلی الله علیه وسلم کامل ئیسلامی تەواو وەرگرت لە خوای پەروەردگارەوە و پاشان وەک خۆی بە خەڵکی گەیاند. واتە من دڵنیا بن شارەزام بە خودی خۆم دەناسم. فەرمووی شارەزام لە دینەکەم، شارەزام بە ئاشنام بە خەڵک، زانام بە واقع. ئەو کەسەی خەڵک قسەی بۆ دەکەی دەبێت خەڵکەکە بناسی ئەمانە چەند هەڵدەگرن و چی تێدا دەگەن، و ئاشناش بی بەو واقعی کە دینەکەی تێدا دەگەیەنی، کە قسەی تێدا دەکەی. کەواتە دەبێ لەسەر دڵڕوونی ئەم دینە بگەیەندرێ، واتە سەیری ڕواڵەت نەکرێ، سەیری واقع بکرێ. دوو شتمان هەیە، ڕواڵەتمان هەیە، واقعمان هەیە. جا ئەمە نەک بۆ دین، یەکی جەنابتان هەر یەکێک لە ئێمە تەنانەت بۆ ناو ماڵ و منداڵی خۆی بەڕێزان، بۆ ناو ئیش و کارەکەی خۆت هەر ئیشێکت هەیە، بۆ ناو هاوڵ و دۆستەکانت، ئەمە یاسای ژیانە. ئەم قورئانە هەمووی بۆ باس کردوین. بۆ بچووکترین شتی ژیانت ئەبێ هەموو بوعدەکان بخوێنیەوە، ڕواڵەت بین مەبە، واقع بین بە. واقعیش چوار پای هەیە: الئینسان، المەکان، المەقام، الزەمان. هەر قسەیەکت لەسەر هەر کەسێک کرد، لەسەر هەر ئیشێک کرد، هەر چوار بوعدەکەی بخوێنەوە. ئینسانەکە چێیە؟ لە چ شوێنێک ئەم کارە کراوە؟ پێگەی ئەو ئینسانە چییە؟ لە چ کاتێکا کراوە؟ هەر چواریان دەبێت بە یەکەوە تەواوکار بن. زیاتر بابەتەکە بۆ جەنابتان ڕوون دەکەمەوە. یەک مەجلیسی دانیشتن هەیە بۆ نمونە لە شەرعە: مەقام واحد، مەجلیس واحد، فەقیه واحد، سؤال واحد. زانیان دەفەرمون سەیرکە. یەک شوێن بۆ نمونە ئەم مزگەوتە، هەر ئەوە یەک شوێنە. یەک مەدریسە ئێستا ئەم دەنیشتنەی ئێمە تەنها بۆ وەعز و ئامۆژگاری و گەیاندنی دینی خوای پەروەردگار و شەرحی ئەم قورئانەیە. هەر یەک مەدریسە، هیچ بابەتی کەی نە سیاسی، نە ئابووری، نە بەرژەوەندی دنیایی، ئەلحەمدولیلا هیچمان بە یەکتر نییە، نە داوای دەنگی کەس دەکەین و نەخۆ هەڵدەبژێرین، نە هیچ پێویستێکمان بەوانە نییە لە ڕووی دنیاییەوە کە گوێمان لێ دەگرن، و گوێگرەکانیش هیچ پێویستێکی مادیان بە قسەکەر نییە. واتە مەجلیسێک خالیس بۆ خوای پەروەردگار بە ئیزتی خوای گەورە لە ماڵی خوادا کۆبووینەوە. هەر ئەوەش دەمێنێتەوە، هەر ئەوەش بە کەڵک دێ. شوێنەکە یەک شوێنە، یەک ئامانجی دانیشتنەکە هەیە، یەک کەس قسە دەکە و لەبارەی ئیسلامەوە بۆ خەڵک قسە دەکە، یەک پرسیاریش لەلایەن دوو کەسی جیاوازەوە دەکرێت. یەک پرسیار بە بێ زیاد و کەم، بەڵام الجواب متناقضە، ئەوەی کە جوابی و پرسیارەکەی هەمان پرسیار و هەمان مەجلیس و هەمان شوێن دەداتەوە، پرسیارەکە دوو وەڵامی دژ بە یەک دەدرێتەوە. چۆن؟ با بچینە خزمەت مێژووی ئیسلام، زیاتر بابەتەکە ڕوونکەینەوە. مەجلیسی ئیمام ئەبوو حەنیفەیە ڕەحمەتی خوای لێ بێ. ئیمام ئەبوو حەنیفەیەکێک لە زاناکان کە بەڕاستی عاقڵمەند و واقعبینێکی زۆر گەورە بووە. ئیمام ئەبوو حەنیفە لە مەجلیسی خوا دانیشتووە و پیاوانی بەڕێز و دینداری ئەلحەمدولیلا وەکو جەنابتانی لە خزمەتدا بووە. ئەویش قسەی بۆ خەڵکەکە دەکرد و قورئانی بۆ تەفسیر دەکردن، ئەحکامە فیقهیەکانی ڕوون دەکردەوە. پیاوێک خۆی دەکا بە ناو مەجلیسەکەیە، هەل لە گەرمەی قسەکردنا دەڵێ قوربان پرسیارێکم هەیە. ئیمام دەفەرمێ بڵێ، دیارە مەجلیسی فتوایە، مەجلیسی پرسیار و جوابی شەرعیە. ئەویش بۆیە دانیشتووە ئەو خەڵکە لە ڕوانگەی دینێکی ڕاستەوە وەڵامەکانی ژیانیان وەرگرن. پرسیاری ئەم پیاوە تەنها ئەم دوو سێ کەلیمەیە، سێ کەلیمەیە: هەل للقاتلی تەوبە. جەنابی ئیمام ئەبوو حەنیفە من یەک پرسیارم هەیە، ڕوون و ڕاشکا و وەڵامم دەوە، بە ئایان بەنا. یەک کەلیمان پێ بڵێ، نەعەم یان لا، درێژەم ناوێ. ئایا ئینسانی بکوش کە قەتڵی عەمدی کردووە تۆبەی بۆ هەیە؟ ئەگە تۆبە بکە خواوەری دەگرێتەوە و لێی خۆش دەبێ؟ هەل للقاتلی تەوبە. ئەم سێ کەلیمەیە. ئیمام ئەبوو حەنیفە سەری هەڵدەبڕێ و سەیرێکی ناوچاوی کابرا دەکا، سەیری دەموچاوی دەکا و چەند چرکەیەک لێی دوور دەبێتەوە. ئەویش داوای کردو درێژەم بۆ پێمە دەخواوا دەفەرمێ و پێغەمبەر صلی الله علیه و سلم وا دەفەرمێ من یەک کەلیمەم دەوێ، یان بڵێ بەڵێ یان بڵێ نەخێر. ئیمام ئەبوو حەنیفە دوای وردبوونەوەیەکی تەواو لە کەسەکە دەفەرمێ نەعەم، بەڵێ، خوای پەروەردگار تۆبەی بکوژی ژوەر دەگرێ، پاکت دەکاتەوە و لێت خۆش دەبێ. دەفەرمێ فەخەرەجە متەهەلیلەن. کابرا چۆن لەناو عەرەبا هەل هەلەوان دەڵێ ئۆخەی ئۆخەی ئۆخەی، یعنی
قسەکەی تەنان لە دمەوە هاتە دەرەوە خەی دەم و چاوی کرایەوە دەستێکی بەسەر دڵی هێنا و لە مزگەوت ڕۆیشتە دەرەوە ئیشی بە ئەوەندە بوو هەر هەمان مەجلیسە هەمووی نیو سعاتی تری پێ نەچوو ئەبوو حەنیفە دەکەوێتەوە قسەکردن بۆ خەڵکەکە کەسێکی تر دێتەوە مەجلیسەکەوە ئەوە خەڵک دێ و دەڕۆ و پرسیار دەکات مەجلیسی پرسیار وەڵامی شەرعیە پرسیاری دووەم کەسیش کە هاتووە دوای نیو سعاتێک هەر لە هەمان شوێندا هەمان پرسیارە هەر سێ کەلیمەیە هەل للقاتلی تەوبە جەنابی ئیمام پرسیارێکم هەیە ئەو ئاگای لێنێ ئەوەی پێشوو چێ بۆ ڕۆیشتەوە زەمانێکی بەسەرا تێپەڕی و نیو سعاتێک ئایا بکوژ ئەگەر کەسێک بە عەمدی بکوژێ خوا لێی خۆش دەبێ و تۆبەی لێ وەردەگرێ بەس بەوە بڵێ بەڵێ یان بڵێ نەخێر ئەویش هەمان شێوە درێژەم بۆ پێ مەدە ئەبوو حەنیفە دیسانە ور دەبێتەوە لە کابرا جوان جوان سەی نێوچاوانی دەکا و سەی دەم و چاو و ڕوخسار و جەستە و هەموو هەڵسو کەوت و لەرزینی لەش و ئەوانەی دەکا دەفەرمێت لا دڵنیا بە کەسێک بە عەمدەن کەسێک کوژێ خوا قەت تۆبەی لێ وەرناگرێ و لێی خۆش نابێ دەفەرمێت فەخەرەجە متەجەهیمەن کابراوتی چی بۆ کرد و یعنی ناخەکەی وەکو بڵێ بکڵێ و تۆزە خۆی پین کردوانێ و بە تووڕێیەوە ڕۆیشتە دەرەوە لە مزگەوت ئەمیان بەو شێوەیە ئەوانەی لە خزمەت ئیمام ئەبوو حەنیفەدا بوون دانیشتوانی مەجلیس و قوتابیەکانی عەرزیان کرد قوربان سەیرە هەر ئەم مزگەوتە هەر ئەم مەجلیسە هەر جەنابەت هەر یەک پرسیار هەل للقاتلی تەوبە بۆ دوو وەڵامی زۆر دژبەیەک بە ئەمیان وتت بەڵە ڕەحمەتی خوا دەتگرێتەوە تۆبە لێ قبوڵ دەکا و دەچێ بەهەشتەوە بۆ بەویان وتت نا وەڵڵا تۆبەی قاتڵی عەمدی قبوڵ ناکرێ و خوا لێت قبوڵ ناکا و پاکت ناکاتەوە فەرمووی گوێ بگرن نەظەرت للئەوەلی بینیتان چەند چرکەیەک سەیری کابرام کرد کە پرسیاری کرد یەکەم کەس کە هات وتیان بەڵێ نەظەرت و ئێمە زنجیرە باسەکەمان چیە بڕوانە ئەو کەسی وەڵامی خەڵک ئەداتەوە نابێ بەسەرکزی و هەر گوێ لە قسە بگرێ ڕواڵەت ئەبێ واقع ببینێ فەرمووی سەیری واقعی ئەو پیاوەم کرد ئەوەی یەکەم کە هات نەظەرت للأول فعلمت أنه قد فعلها زانیم ئەو پیاوە بەفعلی قەتڵی کردووە هەر کە سەیری چاویم کرد زانیم ئەوە پێشتر خەڵکی کوشتووە لما رأيت وتيان بشي زاني فرموا لما رأيت في عينيه من انكسار المثقل بالذنب ورهبة الخائف من عذاب الله فمي سيدي قلياني تشاويم كرت جاواني كوال ليكولري آسايشن ليكولري دادين تدريبات يكي بس أبو حنيفة واني نكدو أبو حنيفة بنوري خوا بصيرتي أبو ديبيني سيدي قلياني تشاويم كرت فمي بس ببينيني ناو تشاوي هستم كر بارشي قرز دا سرشانيتي جا تاوان بەڕێزان ڕەفیقی هیچ ئاسنێک نییە ناهێڵێ ئازاری ویژدان لە هەموو شتێک قورسترە لەسەر شانت بینیم ئەو پیاوە قەتڵیەکی عەمدی کردو و کەسێکی بەناحەق کوشتووە بارەکەی ئەوەندە قورسە وەڵا لە چاویا خوێنمەوە بینیم هەر لە چاویا بینیم ترسێکی زۆری لە خوای گەورە هەیە دەیەوێ بگەڕێتەوە بۆ لای خوا فأردت أن أخفف عنه منیش مسلمانم ئەوەش مسلمانە هاتۆ بۆ ماڵی خوا و پەنای بۆ ماڵی خوا و مسلمانان هێناوە پەنای بۆ شەرع هێناوە ویستم تۆزێ لەو ئاسنە قورسە بارە قورسە ویژدانە نائارامەی تۆزێ کەمکەمەوە وأن أعينه على الشيطان فەرمووی ئێستا بینیم ئەو پیاوە لەگەڵ شەیتانە لە زۆران بازیدان شەیطان کەسەکەی پێ کوشتووە هانی داوە کورد دەی غیرەت سەگ بتخوا کورە خۆ تۆش خۆ ئاوتیانیە و خەڵکی شەر خوێنی تێدایە و دەی غیرەت بگدرێ هاش بکوش بڕواتان هەبێ کامەی دەڵی هینە لە دەقەی یەکەمە پەشیمانە بەس شەیطان ئەو یەک دوو دەقەیە حتا دەستی خاتە سەر بەلەپیتکەی تفەنگە و دەماچەکە هانیەدا ئەڵە ترسنۆکی ئەڵە کوڕە نەڕۆی ڕعیبە کوڕە خۆ هەر جارێک دەمری 1001 شێر و ڕێویت بۆ دێنێتەوە تا قەتڵەکەت پێ دەکا دوای ئەوە ئەم پیاوە بە ئاگا هاتوۆتەوە زمانێکی بەسەرا تێپەڕیوە دەڵێ دنیا هەر کۆتایی پێدەیە واللهی دەمەوێ بەڵکو خوا لێم خۆش ببێ بەم تاوانەوە نەچمە حزوری خوا با لە ئەبوو حەنیفەی زانای پایەبەرزی ئیسلام بپرسم خوا لێم خۆش دەبێ ئەڵە قوربان خوا لێم خۆش دەبێ فەرمووی شەیطان لەم کاتەیە لە زۆران بازیدا بوو شەیطان ئەمجا پێی دەڵێ نا والله تازە بە تەمای خوا لێت خۆش بێ قەت خوا لێت خۆش نابێ ئەمجا شەیطان لەم ڕێگایانەوە بۆی دێ زۆران بازیە ئەم دەڵێ خوا لێم خۆش دەبێ شەیطان دڵێ نانا خوا لێت خۆش نابێت تەوبە مەکە کورە تازە تۆ هەر پیس بووی والله حەز دەکەی ببە بە جەلادی زەمان قەتڵێک بکەی و دە قەتڵ بکەیت تاوان هەر تاوانە خۆ تۆ هەر دەچێت جەهەنەمەوە شەیطان زۆران بازی لەگەڵا دەگرێت من ویستم یارمەتی برا مسلمانەکەم دەم و بەسەر شەیطانە زاڵی کەم بۆیە ئەم فتوایان بۆدا پێم وت بأن أسهل عليه التوبة بما أن الله يغفر ما دون الشرك پێم وت بەس خوا لە شەریک بۆ خوا قەرادان بڕیار خۆش نابێ ئەوەی کە مشریکە خوا لێی خۆش نابێ ئەوەی تری هەر گوناهێکت هەبێ بە تەوبەی ڕاستەقینە و نەسوح خوا پاکت دەکاتەوە بینیتان ئەو پیاوە کە ڕۆیشتە دەرەوە چۆن هەلهەلێ لێداوەتی ئۆخەی چۆن دەموچاوی کرایەوە دەستی بەسەر دڵیا هێنا
ئەوە من یارمەتیمدا حیفە ئەمە بێتە بکوژێکی داهاتووی تر با لەم شوێنەدا بوەستێ با خۆی تەسلیم بە حەمامی تەوبەکە و خۆی پاکاتەوە فەرمووی ئەوە وەڵامی یەکەم نەظەرت و بڕوانە ئەی حاکم بڕوانە ئەی دادوەر بڕوانە کە حکم لەسەر کەسێ سەیری ناو چاویکە سەیری حاڵیکە ئەوە مەقامی ئەو بکوژە شایەنی ئەوەیە خوا لێ خۆش بێ وتیان ئەی دووەم خۆیش هەمان پرسیاری هەبوو هەمان شوێن فەرمووی پرسیاری دووەم کەس کە هات بۆلام فەڕەئەیت فی عەینەیه ڕێک سەیری چاوی ئەویشم کرد سبحان الله بەڕێزان خوا ئەم چاوی ئینسانی وا دروست کردووە وەڵڵی هەمومان تێک دەگەین ئینسانی وایە بەس سەیری ناو چاویکەی ئێستا خێزانی خۆت بەس سەیری ناو چاوی کە زانی لێت تووڕەیان لێت ڕازیە وانە هەر بەبێەوەی قسە بکە هاوڕێی خۆشەویستی ژیانی بە ژیانیت بەس سەیری ناو چاوی کە ئەزانی چەندە دڵت چەند محیبەتت بەرامبەر یەکتر هەیە ئەم گلێنەی چاوە زمانە زمانی خۆی هەیە هەر یەکسەر هەز دەکەی بە بەرامبەر کەسێ پرسیارێک لێ دەکات دەوێت تاقید کاتەوە کەسێ بە نەزانی پرسیار لێ دەکات بڕوا کە بەس بەسەیەکنی چاوی دەزانی کامیانە هەستی پێ دەکەی بە نەبەڕاتی دەنگی هەستی پێ دەکەی فەرمووی دووەمیان فەڕەئەیت فی عەینەیه لەناو چاویا خوێنمەوە الإصرار على الفعل واشترار الغضب والرغبة في الإنفاذ مع ما يصحب ذلك من ترقب وخوف فەرمووی لەناو چاویا خوێنمەوە ئەم پیاوە بە تەمای قەتڵە پێشتر پیاوی نەکوشتووە بەڵام بە تەمای کوشتنی کەسێکە شەیطان تەواو پەمپی داوە ئامادەی کردووە بەڵام ئەمەش لە بینی ڕاڕایی و ترسێکی هەیە ترسێکی خوای هەیە شەیطان هانیەدا و ترسی خوا دێتە دڵیەوە ئەیەوێ فتوایەک لە من وەرگێ جەنابی ئیمام ئەگەر بێت و ئەو کەسە بکوژم دوای بۆم هەیەتەوە بە بکەم من لە ناو چاویە خوێنمەوە ئەم پیاوە تا ئێستا قەتڵی نەکردووە بەڵام ئامادە کراوە شەیطان و نەفس ئامادەیان کردووە بۆ کوشتنی ئینسانێک یەک فتوای منی دەوێت بڵێم بەڵێ ئارە وەڵڵا خوا لە هەموو گوناهی خۆش دەوێت دەی دوایی دەچوی کوژم و ئەنجا تۆبە دەکەم ئەگە بەس ئەو فتوایان بۆ بدایە دەچۆ دەرەوە کابرای دەکوشت بۆیە بینیتان کە ڕۆیشتە دەرەوە چەند پەست بوو فتواکەی منی بەدڵ نەبوو فتواکەی بەدڵ نەبوو وتی بەخوا حەیف نەمتوانی فڵان کەس لە کۆڵکەمەوە ئەها چاولێ چۆن بە عەسەبی بوونەوە بە داخێکەوە ڕۆیشتە دەرەوە ومێددەوارم فەرمووی ئەو فتوای من لە دەرەوەی مزگەوت ساردی بکاتەوە و کەسەکە نەکوژێ بۆیە هەمان قسە هەمان فتوا بۆ دوو کەس لە یەک مەکانە دووشتی جیاوازن تۆش ئەگە بڕیار لەسەر کەسێکدا لە ژیانتدا نابێ ڕواڵەت ببینی واقعی کەسەکە ببینە ئەمجا بڕیاری لەسەر بدە پێتان خۆشە چەند نمونەیەکتان هەر بۆ ژیانی دنیا بدەمێ کەسێک دوو کوڕی هەیە واجبە لە ڕووی شەرعیەوە وەکو یەک خۆشت بوون وەکو یەک بە چاوی حرمەت سەیریان کەی وەکو یەک ماڵیان بخەیتە بەردەست زۆر تاوانێکی گەورەیە ئەولادێکت زاڵکی بەسەر ئەولادێکە جا کوڕ و کچیش دەوێت بە هەمان شێوە لە محبەتە لە خۆشەویستیدا لە ڕازگۆیی بۆ بەرامبەریاندا لە ئامێزگرتنیاندا دەبێت وەکو یەک سەیریان کەی بەڵام بەڕێزان ئەولادی تۆیە قابیل و هابیل هەردووچیان کوڕی ئادەم نەبوون ئەو بکوژ و ئەو نەرمونیان و حەلیم و ماڵحەمی سەبرینەکان بوو تر ماڵە جاریا تۆ دوو کوڕ دەیە کوڕێک و کچێک دەیە وەکو یەکنین دوو کوڕتان وەکو یەکنین کوڕێکیانت چوختی و کەتنکەرە هەموو لەشی بەڵایە هەر بجوڵێتەوە کەتنێک بە خەڵک دەکا ماتۆڕێکی پێ بەو ماتۆڕە خەڵکی ئیزعاج کردووە جاوە سارەی پێبێ دێت دەپرسێ ئەرە باوکە هیچ پارەت هەیە پارەیەکی دانراوی لاستیک لێدراو لە قاسەدا تۆ بەڕاستی پێ بڵێ بەڵا ڕۆڵە سێ چوار دەفتەرمان لەخوا بە زیابی بەخوا یەکسەر ماتۆڕەکە خۆ بە شتێکادا بۆ دەکا بە سارەکەش دەکا بە شتێکیکە ئەبێت لەگەڵ ئەمانە عەقڵ بەکاربێنی بڵێ وەڵڵای ڕۆڵی جان هەر ئەوەیە دەژین بەخوا شتێکیش قەرزارین بۆی بترسێ بزانێ باوکی هیچی لە بڕکانیە و سپێنێ بە پشتیوانی جیرفان و پارەکانی باوکی خۆ بە قەڵبەیەکە نەدا ماڵی خۆش و خەڵکی ژێرانکە ئەبێ پێ بڵین نا وەڵڵای ڕۆڵی جان هیچی وامان لە بەدەستانێ بڕاوکە قەرزاریشم کوڕی دووەمت بە پێچەوانەوە کوڕی دووەمت ئەلحەمدولیلا کەسێکی عاقڵ کەسێکی مەبدەئی کەسێکی ئامانجدار بۆ ژیان کەسێکی تێگەیشتوو لەسەرخۆ بۆیە ئەم پرسیار لە باوکێکە باوکە هیچ پارەمان هەیە بۆیە ئەم پرسیارە لێ دەکا بە ئومێدی ئەوەی باوکی جوابی بداتەوە و ئەمیش پرۆژەیەکی لە مێشکایە ئەگە بزانێ باوکی شتێکی بەدەستەوە ئیشەڵڵا پرۆژەیەکی بەرهەمهێندێ دەبێت بە ئەمان بڵێ ئەرە وەڵڵا ڕۆڵی جان لەخوا بەزێرە سێ 4 دەفتەر دۆلاری دانراومان هەیە ئەگە کارێک دەکرێت بە پارە و تۆژە الحەمدولیلا ئینسانێکی ڕێک و پێک و دڵسۆز و بێوەی و سەلامەت و کاسب وەڵڵا هەیە بە ئەمیان بڵێ قەرزارین ئەوە پرۆژەکەی دەمرێنی بەڵام نابێت لەبەر چاوی یەکتر پێیان بڵێ نابێت ئەمیان جا زاڵ بێ بەسەر براکەیە بڵێ براکەت هیچ نییە بڵێ ڕۆڵی جان ئاگاد لە خۆت بێەوە نێوانی من و تۆ ئیشاڵڵا تۆ دەبی پاشان بە چەترێک بۆ سەر براکەشت دێنێەوە سەر ڕکێفی خۆت ئەبێ ئەو عەقڵە بەکاربێنی کە لە یەکیان نەکەی بە دوژمن لەبەر چاوی ئەویان زەمی ئەویان نەکەی چاو لێ هەمان پرسیارە هەر بۆ دوو ئەولادی خۆت ئەبێ وەڵامەکانیان جیاواز بێت چونکە ئەمیان ئەوە هەڵدەگرێ ئەویان ئەوە هەڵدەگرێ ئەمەوە دکتۆرە بەڕێزەکان
برا خوشکە دکتۆرەکانم زۆر پێویستیان بەم زانستە هەیە بەم دڵڕوونیە نابێ هەر فەحسەکانی چاو پێکەوت و شیعەکە و سەر هەڵ نابڕێن نەخۆشەکە ببینێ ئادەی کۆمەڵە عیلاجی بۆ بنووسەوە بڕۆ فەحسەکانت بکە نانە بڕوانە عەزیزم بڕوانە ناوچای بڕوانە هەیئەتی بڕوانە کەسایەتی ئەو ئینسانە بۆ نمونە بابەتەکە زیاتر ڕوونکەمەوە نەخۆشێک دێتە لای دکتۆر سەیرەکە فشاری خوێنی بۆ دەگرێت زەختی فڕیوە ئەوەندەی چەوری و گۆشت خواردووە خەریکە بۆریەکانی دڵی دەتەقن ژیانی لە مەترسیدایە دکتۆر بە کەسەکە دەبێ هەڵسەنگێنێ لە ڕێی پرسیارەکانیەوە کردن دکتۆری بەڕێزیش نابێ هەر بڕیار لەسەر نەخۆشەکان هەمووی وەکو یەک بدا ئەبێ سەیری ناخیان کە سەیری چاویان کە سەیری بارودۆخیان کە دوو نەخۆشەچنە لای هەمان دکتۆر لە هەمان نۆرینگەدا بۆ هەمان نەخۆشی کە بەرزەفشاری خوێنە هەردووشیان پێویستیان بەوە هەیە دکتۆر ڕێنماییان بداتێ کە خواردنی گۆشتی سوور چەوری زۆر چێشتی سوێر ئەمانە خراپن بەڵام دکتۆر نابێ هەردوو ڕێنماییەکانی وەکو یەک بن ئەبێ سەیریان کە یەکیان دکتۆر بە سەیریکە نەوسنەیان نا بەچی ئەزانێ نەوسنە نەخۆشی نەوسن دکتۆر ئەڵە گۆشتی سوور مەخۆ ئەڵە دکتۆر گۆشتی بەرخی شەر خراپە ئەی جیسک ئەی دووک ئەبێ بیبرژێنی ئەویش چەوریەکەی زۆر بێ ئەو لای دەکەوێت واتە یەکسەر بێت دکتۆری حەکیم تێبگا دێتە سەرەوەی دکتۆر ئەی ئەگە ئاوی گۆشتاوەکە هەردوو سێ کەوسکی لێ بخۆی تۆ بڵێ ئەویش خراپ بێ ئەی گۆشت دەڵێن بە برژاوی زەرەری نییەوە کە ئەوی کە بە سوورەوە کراوی ئەی بە کوڵاوی لەن کەمتر تۆ ئەو شێر و ڕێوی بۆیە بۆ دکتۆر دێنێتەوە ئەمە ڕێگەی بدەی بڵێ کوتێک بخۆ دوو شیش کەباب دەخوا بڵێ قەینا جارجار بیخۆ واز نایەنێ ژیانیشی لە مەترسیدایە بۆڕێەکانی هەموو تاو چاوەڕ بوونە بڵێ کاکە مانگێک دوو مانگ گۆژ مەخۆ لەبەرەوە دکتۆر ئەمە دەناسێ بەم پرسیارانەی بۆ دەرکەوتۆ نەوسنە ئەبێ وریایبی هەموو ڕێگاکانی لێ بگرێ ئەوەی تریان کە دەڵی گۆژ مەخۆڵی کوڕە خوا دەکات تەندروستیم باش دەبێت دکتۆر وەڵی هیچ نییە پێشتریش کەم دەخوارد ئەمە دەکرێت بڵێ وەڵا قەیچەکە گۆشتیش پرۆتینیش بۆ جەستە پێویستە کاکە جارجارێک بیخۆ بەڵام کەمی لێ بخۆ نابێ وەڵامی هەردووچیان وەکو یەک بێ دوو کەسەن سوکەریانە ئەچنە لای دکتۆر ئەو شەکرەی کە لەشیانە بەرز بۆتەوە یەکیان تەبیعەتی مێرولەی هەیە دکتۆر کە دەڵە شەکر مەخۆ ئەو پرسیاریەوە دەکات دکتۆر تۆ بڵێ شفتیش خراپ بێ شووتیش بخۆم خراپ بێ ئەی گندۆرە و کاڵک هاچاو لێ ئەوە وەکو تەبیعەتی مێرولە حەزی بە شەکرە لە هەش شوێنە بێ بۆی دەڕوە کە دکتۆرەوانە خراپن ئەی ئەگەر هەنجوینێکی خالی سەد بووە بێ و لە کلۆری دارە دۆزرا بێتەوە هیچ شاق بێت تۆ بڵێ دکتۆر ئەوەش زەرەری هەیە بۆ شەکرە ئەگەرەوە تیم بڵە ئێگە پاقلاوەیەک بە شەکر نەکرایە بە هەنجوین کرابێ دکتۆر مادام نەفسیەتی ئەمە دەناسێ ئەمە حەزی پێیەتی چاو لێ دەیان پرسیارە لێ دەکات بەس بۆی کەلێنێکی بدەیە دکتۆرە بێ بڵێ کاکە بە هەموو شێوەیەک شەکر لە تۆ قەدەغەیە ئەوەی تریان دەڵێ کوڕە جاوەڵە کاک دکتۆرەکە خوا دەکات بەوە چاک دەموازدە شەکر بێنە هەر بە چاشەوە نایخۆمەوە ئەم بڵێ جەستە پێویستی بە شەکری شەیە هیچ واز لێمەهێنە لە ژیانتە هەموو مادەکان پێویستن بەڵام کەمی لێ بخۆ بە ڕێژەیەکی ئاسایی و بەردەوام مەبە لەسەری خۆت شتێ مەحروم مەکە چاو لێ ئەو دوو پرسیارە لە دوو حاڵەتی جیاوازە بۆ یەک پرسیاری داواکرا و ئەبێ دکتۆرەکە شارەزایان بێ بە کەسێک دەڵێ باسی نوێژەکانت لێ دەپرسێ مامۆستای ئاینی دەبێت بیناسێ فڵان کەس ئەوەندە دەپرسێ ئەرە مامۆستا یەک جار لە سوزدایە بڵێ سوبحان ڕەبی الأعلا کافیە یان دەبێ هەر سێ جار وا بڵێ ئەو خواخواتی بڵێ یەک جار تۆ بڵێ وەڵا دەبێت لە سونەتەکانیشە تێپەڕێنی بەخوا دوای واز لە فەرزەکانیش دێنێ بڵێ کاکە هەر یەک جار بڵێ بەسە بە قوربان ئەوەی ترێ الحەمدلله لە نوێژە سونەتەکان و شەو نوێژیش لێت دەپرسێ بۆ ئەویان بڵێ سێ جار لە سوزداشا بڵێ سوبحان ڕەبی الأعلا ئەگە خۆت بە تەنیاوی حەزەکەی پێنج جاریش بڵێ مادام ئیمامنی و لە مزگەوتە پێش نوێژی بۆ خەڵک ناکەی ئەو دوو فتوایە بۆ هەردووشیان بە کەسایەتیەکان دەگۆڕێ ئەم بابەتە بابەتێکی گرنگە ئەگەر بمێنین ئینشاءالله لە دەرسەکانی داهاتوودا زیاتر تیشکی دەخەینە سەر داواکانم لە خوای پەروەردگار خوا ئەو بەسیڕەتەمان پێ ببەخشێ دڵڕوونیمان پێ ببەخشێ بۆ بڕیاردان لەسەر کارەکان لە هەموو بوعدەکانیەوە بڕوانین و خوای پەروەردگار بمانکە بە ئەداتی خێر بۆ خۆمان و بۆ کەسانی دەور و بەرمان وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خواهی گەورە پاداشتی جەنابیشتان بداتەوە بۆ ئامادەبوون و جێگرتنتان